بە فەرمی ئەو ئەکتەرێکە ڕۆڵی دەمبڵدۆر لە زنجیرەی هاری پۆتەر بەرجەستاکە هەڵبژێردرا کە جۆن لیثگۆ. وەرن با پێتان بناسێنم جۆن کێیە، لە چیا ڕۆڵی بەرجەستە کردووە و ئەمە یەکەم ئەکتەرە بۆ زنجیرەکە هەڵبژێرا و بە فەرمی بڵاو کرابێتەوە چاوەڕێیەکەی زای ئەکتەرەکانی کەشکیە بێت. جۆن لە چەندین فیلم و زنجیرەی بەناوبانە بەشداری کردووە، لەوانە زنجیرەی دێکستەر بە ڕۆڵی ترینیتی کیلەر لە سیزنی 4ەمە بەشدارە و بەهۆی ڕۆڵەوە چەندین خەڵاتی بدرێتەوە. جیاواز لە دێکستەر لە زنجیرەی دە کراونیشە ڕۆڵی هەیە و بەشداری کردووە و لە فیلمە بەناوبانگەکانی ئینتەرستێلەر و شرێک و ڕایس ئۆف دە پلانێت ئۆف دە ئەیپسا بەشداری کردووە. جۆن یەکێکە لە ئەکتەرە زۆر شاز و تایبەتەکان، دڵنیام ڕۆڵەکەش زۆر بە جوانی بەرجەستاکە و ئەتوانم بڵێم هەڵبژاردەیەکی زۆر ڕاست و دروستە بۆ ئەم ڕۆڵە. بەڵام یەک کێشەم هەیە لەگەڵیا، کەمێک تەمەنی گەورەیە، جا ئەم زنجیرەیە بڕیارە بۆ 10 ساڵ بەردەوام بێ، هەر بۆیە بڕیاریان نابوو گەنج بێنن، چونکە بۆ 10 ساڵ کە بەردەوامە بێ نایەنێت هیچ ئەکتەرێ خوا نەخواستە بۆ نەکۆچی دوای بکە. بەڵام سیقەم بەوە نییە کە جۆن توانێت تا 10 ساڵی کە بەردەوام بێ، یاخود تا 10 ساڵیگە بژیتر نازانم، هیوادارم واژ نەبێ، بەڵام بەڕاستی تەمەنی هەیە و ئەترسم لە نیوەی زنجیرەکە لەگەڵمانە نەمێنێ. ترێوەڕای خۆتان بۆ بنووسن لەسەر ئەم هەڵبژاردنە و فۆلۆ لە بیرمەگەنە چاواڵێ بوو لەسەر زنجیرەکەی هاری پۆتەر، یەکەم کەس بە کوردی لای منەوە ڕات. ئێوە خۆشەویستن.